ئایا لەم خولەی سەرۆکایەتی ترامپدا دۆسیەی ئەتۆمی ئێران یەکلایی دەبێتەوە؟ کێشەکانی نێوان ئێران و ئەمریکا بەرەو کوێ هەنگاو دەنێن؟ هاتنەوەی ئەم جارەی ترامپ بۆ کۆشکی سپی جیاوازە لەبەرەوەی خولی یەکەم کە بوو بە سەرۆک کۆماری ئەمریکا تەنانەت بەشێک لە خەڵکی وڵاتەش نەیان دەناسی. ئەو تەنیا بازرگان و سەرمایەدارێکی سەرکەوتووی ئەمریکا بوو. سەرەڕایەوەش ترامپ هیچ ڕابردوویەکی لە سیاسەتی ناوخۆ و دەرەوەی وڵاتەکەیدا نەبوو. بەڵام هاتنەوەی ئەم جارەی تەواو جیاوازە لە خولی یەکەمی سەرۆکایەتیەکەی. بە جۆرێک ئەو ئیتر ئێستا کارەکتەرێکی سیاسیە و هەمووان ڕێزی لێ دەگرن. ترامپ لە ئێستادا دوژمنە سەرسەختەکەی ڕژێمی ئێرانە. ئەو کەسەیە کە توانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئاستی جیهانیشدا گۆڕانکاری بەرچاو ئەنجام بدات. هەر رووسیا کە با ڕکابەری یەکەمی ئەمریکا دێتە ژمار، ڤڵادیمیر پۆتینی سەرۆک خۆی ئامادە کردووە لەگەڵ ترامپدا بنیشێت و لەسەر شەڕی ئۆکرانیا گفتوگۆی لەگەڵ بکات. وڵاتانی عەرەبی و بەتایبەت سعودیە ئامادەی ئەوەیان دەربڕیوە کە لەگەڵ ترامپ بەرە بە ڕێکەوتنی زیاتری ئابووری بدەن و هەر خودی کۆماری ئیسلامی ئێرانیش بەشێکی بەرچاو لە دەسەڵاتدارانیان باس لەوە دەکەن کە دەیانەوێت گەمارۆکانی سەر وڵاتەکەیان لەسەر لا بچێت و لەبارەی دۆسیە ئەتۆمیشەوە ڕێککەوتنێکی باش و بەرهەمدار ئەنجام بدەن. هاتنەوەی ئەم جارەی ترامپ خۆی لە خۆیدا دەیان باس و بابەتی گرنگی لێ دەکەوێتەوە. بەڵام یەکێک لە سەرەکیترین بابەتەکان سیاسەت و بەرنامەی ترامپە دژی ئێران و دۆسیە ئەتۆمیەکەی کە دەتوانێت کاریگەری گەورەی لەسەر ئاسایش و داهاتووی ناوچەکە هەبێت. ئەگەر لە بیرمان بێت عەلی خامنەئی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران 4 ساڵ لەمەوبەر و لە کۆتایی خولی پێشووی سەرۆک کۆماری دۆناڵد ترامپدا باسی لەوە کرد کە خودی ترامپ و بکوژانی قاسم سولەیمانی دەخرێنە ناو زەوڵدانی مێژووەوە. دروشم استراتیژی و سیاسەتەکانی ئێرانیش لە ماوەی سەرۆکایەتی جۆ بایدندا ڕێگەی بۆ ئەوە خۆش کرد کە ئەو ڕێژەمە بتوانێت با ڕێژەیەکی بەرچاو یۆرانیۆم بپیتێنێت و لە زۆر بوارەوە دەستی ئاوەڵا بێت. لەوانە قاچاقچێتی نەوت، چەک، پشتیوانی زیاتر لە میلیشیاکان لە وڵاتانی ناوچەکە و بەرهەمهێنانی زیاتری هەژەک و درۆن و دەیان بابەتی دیکە کە تاوەکو ئێستا شوێن پەنجەی کاولکاریان بە ڕۆژهەڵاتی ناوینەوە دیارە. ڕاستی حاشا هەڵنەگرەکە ئەوەیە کە ئابووری ئێران لە ماوەیەم چەند ساڵەدا بە شێوەیەکی بەرچاو داڕماوە و تەنانەت لە ئاستی جیهانیشدا دانی پێزانراوە. ئەمەش هەر لە سیاسەتەکانی ئەمریکا و گەمارۆکانی سەردەمی ترامپەوە سەرچاوە دەکرێت. بەڵام بەم دۆخەی ئێستا ئێران کە ئابوووریەکی داتەپیوی هەیە، ترامپ دیسانەوە هاتوۆتەوە سەردەسەڵات کە ئەمەش بەمانای مەرگی بەشێکی دیکە لە پلان و بەرنامەکانی کۆماری ئیسلامی ئێران دەبینرێت. ڕاستە ترامپ کۆمەڵێک بەرنامە و پلانی نوێی هەیە، بەڵام کەس نازانێت ئاراستەی سیاسەتەکانی ترامپ وەکو سەرۆک کۆماری وڵاتێکی زلهێزی جیهان بەڕوونی چی دەبێت و بە چ شێوەیەک لەگەڵ وڵاتاندا دەجوڵێتەوە. بە تایبەت ڕۆژێمی ئێران کە هەر لە ئێستاوە خۆی بۆ گەمارۆی نوێ و ملکەچ بوون ئامادە کردووە. بە جۆرێک تاران چاوەڕوانیە و پەڕی گەمارۆ و قورسترین سزایە لە مێژووی خۆیدا. هێشتا ترامپ بە تەواوەتی دەستی بەکار نەکردووە کەچی بەرپرسان و کاربەدەستانی ڕژێمی ئێران لەلایەکەوە باس لەوە دەکەن کە ئامادەی دانوستانی ئەتۆمی و ڕێککەوتنێکن لەگەڵ ڕۆژئاوە و لەلایەکی دیکەشەوە هەندێکیان دەڵێن ئامادەی هەر چەشنە گەمارۆیەکی قورسی ئابوورین کە لەلایەن ئەمریکاوە بەسەریاندا بسەپێنرێت. ئەوەی لە ئێستادا گرنگە ناڕوونی بڕیار و بەرنامەکانی ترامپە دژی ئێران. پێویستە بیر لەوەش بکەینەوە کایە سیاسی و ئابوووریەکەی ئێران و ئەمریکا بەرەو کوێ و چ قۆناغێکی دیکە دەڕوات. ئایا بەڕاستی دەرەنجامێکی ئەو تۆی دەبێت؟ یاخود دیسان کۆماری ئیسلامی یاری بە کات دەکات و دەرفەتێکی دیکە بۆ خۆی مسۆگر دەکات؟ دەبێت بپرسین ئایا ئەمریکا کۆتایی بە دۆسیەی ئەتۆمی ئێران دەهێنێت یاخود ڕێککەوتنێکی لەگەڵ دەکات و ڕێگا دەدات ئێران هەناسەیەک بدات؟ لەلایەکی دیکەوە بابزانین ئایا کۆماری ئیسلامی ئێران چەندە ئامادەیە لەگەڵ بکوژی قاسم سولەیمانی و فەرماندەکانی دیکەیدا ڕێک بکەوێت؟ ئایا ڕۆژێمی ئێران چی دەکات بۆ لاچوونی گەمارۆکانی ئەمریکا لەسەری و ئایا ئامادەیە دەستبەرداری دۆسیە ئەتۆمیەکەی ببێت؟ هەر ڕۆژی سێشەممە و یەک ڕۆژ دوای دەست بەکاربوونی دۆناڵد ترامپ با ڕاشکاوانە وتی هاتینەوە بۆ لێپرسینەوە لە ئێران. لێپرسینەوە لە ئێران لە زمانی ترامپەوە بەم شێوەیە باسکرا کە دەیەوێت لە ماوەی دەسەڵاتداریەکەیدا ڕێگا لە فرۆشتنی نەوتی قاچاغی کۆماری ئیسلامی بگرێت. دەستی ئەو ڕژێمە لە پشتیوانیکردنی گروپ و میلیشیاکانی لە ڕۆژهەڵاتی ناویندا ببڕێت و دۆسیە ئەتۆمیەکە کە لە هەمووان گرنگترە
یەکلایی بکاتەوە. عەلی خامنەئی لە سەرەوەی هەڕەمی دەسەڵاتی ئێرانەوەیە. بێگومان هیچ ڕێککەوتنێکی ئابووری، سیاسی و دیپلۆماسی لەگەڵ ئەمریکای دوژمنی هەمیشەی ئێران قبولکراو نییە. بەلایەوە ئەستەمە و ڕێگانە دادخۆی و ڕژێمەکەی ملکەچی ئەمریکا بن. کامەش دەتوانێت ئاسوویەکی ڕوونمان پێ بدات بۆ لێکدانەوەی پلانەکانی ترامپ. لەوانەش سەپاندنی گەماڕۆی زیاتر بەسەر جۆمگە سەربازی و ئابوووریەکانی ئێراندا، هەروەک چۆن پێشتر و لە کاتی سەرۆکایەتیەکەیدا کردی و توانی بنەڕەتی ئابووری ئێران بلەرزێنێت. ئەگەریش لایەنێکی ڕێککەوتنخوازی ڕژێمی ئێران بتوانن خامنەی بەو بڕواایە بگەێنن کە پێویستە ڕێککەوتن بکرێت، ئەوە دۆخەکە تا ڕادەیەک جیاواز دەبێت. بەڵام هەرچۆنێک سەیری بکرێت، ئێرانی ئێستا ڕاستە لە بواری ئابووریەوەدا تەپیوە و داڕماوە. بەڵام ڕژێمەکەی ملهۆڕتر و سەرکێشتر بووە. هەرەمەش وا دەکات کە بەم نزیکانە بینەری کۆمەڵی گۆڕانکاری گەورە بین بە جۆرێک. ئەو گۆڕانکاریانە دەکرێت تا ئاستی پێکدادان لە نێوان ئێران و ئەمریکا و لەو لاشەوە ئیسرائیل بڕوات.